کاگارام جاوەڵا سەرەتا ئەمەیە بزانم هەر بەڕاستی لا مەرکەزیەت چییە؟ هەولێر پەرلەمانی تایە حکوومەتی تایە پێویستە لە پارێزگاکانی تریشا پەرلەمان هەبێ حکوومەت هەبێ باشە وانی بە شێوە سادەکەی بەڵام لەسەر ئاستێکی خۆجێی واتە هەر پارێزگایەک تەنانەت هەر قەزایەک پێویستی بە ئەو هەیە کە حکوومەتێکی خۆجێی خۆی هەبێ و کۆمەڵی خەڵکی هەڵبژێردراوی هەبێ لەلایەن خەڵکەوە بۆ ئەوەی کە ئەوان سەرۆکیەکەی کاژێری مەبەستم لە سەرۆکیەکەی کاژێری مەبەستم لە قایم پارێزگار بەڕێوەبەری ناحیەکانە لەلایەن خەڵکەوە هەڵبژێرن و ئەمان بڕیار بدەن بەوەی کە پلانی ئەو شوێنە ئەو جێگایە و قەزایە چی ئەبێت لە ماوەی ساڵێکە نەوەکو لە پایتەختەوە یاخود تەنانەت لە قەزای ناوەندەکانی شەوانێ بڕیار بدرێت لەوەی کە قەزایەکی دیاریکرا و چی ئەوێ و چی پێویستە خەڵکی ناوچەکە خۆیان باشتر دەزانن چیان ئەوێ و چیان ناوێت بە شێوەیەکی زۆر ئاسان توانم بڵێن لا مەرکەزیەت ئەوەیە کە تۆ سیستمێکی بەڕێوەبردن دروستەکەی لە سنووری پارێزگا یا قەزایەک یا ناحەیەەکە لەلایەن خەڵکەوە و بۆ خەڵکیش